باشترین ڕێگە بۆ ئەوەی کە تووشی نەبین خۆپاراستنە لە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەیە کە پاکوتەمیزی خۆمان ڕاگرین. یعنی دایما دەستمان بشۆین زوو دەستمان بشۆین کە چین بۆ توالێت کە هاتینە دەرەوە لە توالێت پێشنان خواردن تاینان خواردن کە هاتینە ماڵەوە لە دەرەوە بین باشترین شت ئەوەیە کە دەستمان پاک بە سابوون و ئاو بشۆین و دوای ئەوەگەر تاقیمی شیکین بە مادەیەکی کحۆلی زۆر باشە تا بتوانین کەم دەست بەرین بۆ دەم و لوت و چاومان لەبەرەوەی لەو ڕێگەیانەوە لەوانەیە بگوازرێتەوە ئەم ڤایرۆسە و تا بتوانین چوونە دەرەوەمان لە دەرەوەی ماڵ و تێکەڵبوون بە قەرەباڵغی کەم بکەینەوە بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیە نەگوێزرێتەوە لە بینی کەسەکانە واتە تا بتوانین ئەگەر زۆر زەڕور نەبین نەچین بۆ هیچ شوێنێک بۆ دەرەوە تا بتوانین لە ماڵەوە بۆی خۆمان پارێزین تا ئەم زروفە ئەڕات و تا بڵین ڤایرۆسەکە لەناوەچێت. ئەو ڕێنمایانی کە وەزارەتی تەندروستی و فەرمانگەی تەندروستی سلێمانی یا بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کە دەری ئەکەن دیارە هەمووی لە پێناو بەرژەوەندی میلەتی کوردایە لە پێناو بەرژەوەندی کەسەکانایە کە دەریێخە داخستنی ئەو شوێنانە هەر لە جیمەکان و هەر لە کافتریاکان و هەر لە مزگەوتەکان و ئەم شوێنانە ئەمە جۆرێکە لە خۆپاراستن و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و تێکەڵبوونی خەڵکی دیارە ئەمە خۆی لە خۆیان خۆپارێزیەکە کە یا بە خەڵک ڕشتنی ئەو مادانە بەناو بازاڕەکان و بەناو بیناکان و بەناو شوێنەکانە ئەمەش جۆرێکی ترەکە وا لە ڤایرۆسەکە لە ناو بچێ و کەمتر بڵاو بێتەوە و ئەو ڕێنمایانەشی کە بەردەوام کە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی ویلایەنە پەیوەندیدارەکان و WHO شوێنەکانی کە دەری ئەکەن کە شوێنی مەوسوقن پێویستەکە خەڵک گوێیان لێ بگرێت و بەگوێیان بکات کە زۆر کەسایە مەسەرەن کە ئەیویستی لە ناو خەڵکە وەڵا فشەیە هیچ شتێکی ئەوتۆنیە وەڵا ئەمەوە ئەم گوێ نەگرتنە و پابند نەبوون بە ڕێنمایەکانەوە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەموو گیانە ئەگەر بێت و تۆ پابندی بە ڕێنمایەکانەوە و دڵنیا بەلەوەی کە نیسبەتی وەرگرتنی ڤایرۆسەکە و توشبوون بە نەخۆشی کۆرۆنا زۆر دەگمەن و زۆر کەمە بێتەوە کات دەمامە ناتوانین بڵین سوودی نییە سوودی هەیە بێگومان بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە خۆیان شک لە خۆیانەکەن کە توش بوو بێتن کە تەسەورێکی توش بوو بێتی باشترین شدەوەی کە دەمامک ببەستی بە تایبەتی دەمامێکی ئەنەوە پێنجیان دەمامەکەکانی کە و هەروەها بۆ کەسی کەش مەسەرەن ئەگەر بێت و تۆ ئەو دەمامەکە بەکاربهێنی یەکێک بەرامبەرت ئەگەر بە سوڵفە کۆکێ بەرامبەرت دیارە ئەگەر دەمامەکەکە و پێوە بێن نیسبەتی توشبوون زۆر کەمترە وەک لەوەی کە هیچ شتێکی بەدەمەوە بێ و دایرێکتلی ئەو پرژەی کۆکین یا پژمینە بگوێزرێتەوە بۆ دەم و چاوت لەبەرەوە باشترە ئەگەر بتوانانی ئەو دەمامکانە بەکاربێنیت نیشانەکانی ئەتوانین بڵێن هەرکو ئینفلۆنزایەکی عادی دەرەکەوێت دیارە لەگەڵەوەی کە باسیەکە تۆزیە قورسترە نیشانەکانی بۆ نمونە یەکێک بە ئازارێکی سەری بە قۆلیە قورگێشە تووشە بێ سەرێکی نەخۆشەکە هەموو گیانی یەشێ تایلشی بەرزە بێتەوە مەسن لەوانێ بگاتە 38 یا سەر و 38 پلەی سەدی سێرەکی کۆکی تووشە بێت پشبینی تووشە بێت لە پێشە کۆکۆوانەشی نابێت بەڵام کۆکیکی وشکی تووشە بێت ئەم حاڵەتانە وردە هەناسەتۆمیلی دیاری ئەگەر ماکەکانی توش بوو ئەمانە هەمووی نیشانەی ئەوەن کە لەوانەیە نەخۆشی کۆرۆنای بێ دیارە بوونی نەخۆشی هەڵامەت و ئینفلۆنزا و ئەمانە زۆر باوترە لە نەخۆشی کۆرۆنا بەڵام هەر کەسێک مەسەرەن ئەم ئاڕازانی تیا دەرکەوت ئەبێ بە هەندوەریگری بە تایبەتی لەم زروفەی ئێستاە و سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بکەیت و ئەو نەخۆشخانانەی کە دابین کراون بۆ نەخۆشی کۆرۆنا مجرڕدەوەی تێستێکی بۆ کرێ و چەندها من خەڵکەیە ئیناسم نەخۆشە برادەرە کاڵێ وڵا ئەوم هەبووە نردومانە بۆ خەسخانی بۆ نمونە علی ناجیشۆ تێستێکی کرد و تیانەکاکە هیچ شتێکی ئەوتۆنیە و بڕۆ ماڵەوە تا هەرەوە نەکرد ئێمە دایمەن ئەڵێ و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیش دایمەن بڵاوێکاتەوە کە خەڵک مەتۆقێ لەم مەسەلەیە تۆقێنەر نییە ئەم نەخۆشیە بەڵام لە عینەن کاتان ناکرێ خەمساردیش بیت نابێ خەمسار بیت و گوێینەیەتی و بڵێ بابە هیچ نیە و ئەمە خەتەرە یعنی بەڕێی من بتۆقی لە خەمساردی خەڵک ئەمە تۆقێنەرە ئەگەر خەڵک خەمسار بێ ئەبێ بتۆقی لێی بەڵام ئەگەر تۆ هاتو ڕپابندی ڕێنمایەکان بوویت و ڕێنمایەکانی خۆپاراستنت جێبەجێ کرد پێویست ناکە بە هیچ شێوەیەک بترسی پێویست نە بە ترسەکان نە بە هیچ شتێکا تۆ ڕێنمایەکانت جێبەجێ کردووە و نیسبەتی توشبوون ناڵی نییە بە زۆر دەگمەنە بەڵام ئەگەر هاتو خەمساردیەک لەناو میلەتەکە بڵاو بۆ هەستی کرد خەڵک ئیحتیمامی پێنایە بەڕێی من نەک بترسی ئەبێ بتۆقی لە مەسەلەکە لەبەرەوە خەمسارد نەبی بەڵام پێویست کە تۆ ڕێنمایت جێبەجێ کرد و جەنابە دوتە نەوەڵا هیچ مەترسە نە پێویستەکە بترسی و شتێکی زۆر ئاساییە و زۆر بە ئاسایش تێپەڕێ